جەمیلە عوبەیدی پەرلەمانتار و نوێنەری پارێزگای نینەوە داوا لە پەرلەمانی عێراق دەکات کە پێشینەیەک بۆ پیاوان دابین بکرێ بۆ ئەوەی بتوانن ژنی دووەم و سێەم بێنن بە مەبەستی ئەوەی کە ڕێژەی بێوەژن و تەلاق دراوەکان کەم بکاتەوە. سەبارەت بەم بابەتەش لە پرسیارێکی دەنجی ئەمریکا بە خواستنی مێردەکەی بۆ ژنێکی تر عوبەیدی ڕادەگەینێت کە هیچ لاری نییە مێردەکەی ژنێکی تر بێنێ. بادان بەوە بنین کە هاوسەرێکی تر هەبێت بۆ ئەوەی ڕێزی ئافرەتان بپارێزین. هاوسەرگیری زیاتر ئەرکێکی ڕەوای ئافرەتە و مافێکی پیاوانە. میش قوربانی بە بەشێک لە مافەکانم دەدەم لە پێناو کۆمەڵ و ئاوەدانکردنەوەی کۆمەلگایەکی ڕاستەقینە و ئاوەدانکردنەوەی ڕێز و حرمەت و هەروەها هەست بە ئازاری خوشکە بێوەژن و تەلاق دراوەکان دەکەم. پاش دەنگۆیی ئەم داواکاریایی عوبەیدی چەند پەرلەمانتارێک هانگاوی جەمیلە عوبەیدی بە پروپاگەندەی هەڵبژاردن لە قەڵەم دەدەن و ڕادەگەینن کە ئەمە چارەسەر نییە. هاتوون بۆ دیعایەکی انتخاباتی بۆ ئەوەی کەوا شارع بجوڵێنن بەڵام لەسەر کەرامەتی فئەیەک کە پیانەوترێ ئەرامل کە وەکو مؤسسەی مجتەمەعی مەدەنی لە هیچ کەسێ قبوڵ ناکەم کە زەڕێیە لە کەرامەتی ئەم جۆرە کەسانە بڕوشێنێت چونکە بەڕاستی پێویستمان بە حلول هەیە نەک بە ڕوشاندنی کەرامەتی ئەم کەسانەی کە پیانەوترێ بێوەژ. ئەندامێکی لێژنەی مافی ئافرەتان لە پەرلەمانی عێراق داواکاریەکەی عوبەیدی بە بازرگانی کردن بە ژنان لە قەڵەم دەدا و ڕادەگەینێ کە هیچ جیاوازی نێوانی و نێوان داعشدا نییە. من لام سەیرە لە ئێستاە پەرلەمانتارێکی ژن ئەو تەڵەبە بەرزکاتەوە بە مقابلی پارە بدرێت بە پیاوان بۆ ئەوەی کە ژنی دووەم و سێمی پێبهێنێت. بەلای من بەڕاستی ئەمە لەگەڵ تیجارەتکردن بە ژنانەوە هیچ جیاوازیەکی نییە وەکو خۆم وایە بینن ئەبینم چۆن کە داعش تیجارەتەکا بە کچەکانمانەوە جارێکی ترەمانەوێ ئێمەش لەناو حکوومەتی عێراقیەوە لەلایەن هەندێک لەم کەسانەی لەگەڵ ڕێزێکی زۆرم عەقڵیەتی بچووک و بە کەمزانینی ژن جارێکی تر تیجارەت بکەن بە ژنانی عێراق. لە دەستوری ئیسلامدا ڕێدراوە کە پیاو بۆ هەیە 4 ژن بێنێت بەڵام ئەبێ یەکسانی لە نێوانیاندا بکە یەکسانیەکەش خۆشەویستیش دەگرێتەوە. بۆیە پاش داوایەکەی جەمیلە عوبەیدی کە ڕێژەی بێوەژنان کەم کاتەوە ئایا پیاو ئەتوانێت لە خۆشەویستی یەکسانی لە نێوان دوو ژندا بکە؟ پرسیارەکەمان هەر لە گۆڕەپانی عوبەیدی دەمێنێتەوە. لە بەغدا و نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا.